ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پاش 2 ڕۆژ لە کۆبوونەوە گفتوگۆی چڕوپڕ ڕاستپاردە و راپۆرتی هەر سێ لیژنەی پلان و استراتیژ و زەمینەسازی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پەسەند کردو. لا چەند ڕۆژی ئایندەشدا بۆ پەسەندکردن دەخرێتە بەردەم کۆبوونەوەی گشتی. هەروەها هەندێک بابەتی گرنگ و استراتیژی بە نمونەی ناوی کۆمەڵی ئیسلامی چەند هەڵبژاردەیەک دانراوە و لە کۆنگرا یەکلا دەکرێتەوە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو دیارە ئێمە ئەو پرۆژانی کە لیژنەی نووسینەوەی پەیڕە و لەگەڵ ئامادەکاری استراتیژ و لیژنەی زەمینەسازی ئامادەیان کرد بوو. لە ماوەی ئەو 2 ڕۆژە بە تێر و تەسەلی تاوتوێکران قسە و باسییان لەسەر کراون پاش و توێژێکی زۆر چڕوپڕ بە شێوەیەکی ئازادان هەموو کەس ڕای خۆی دەربڕی. دیارە ئەوانە بە جەرح و تعدیلێکی زیاد و کەمەوە پەسەندکران و گۆڕانکاریان لە هەندێک بڕگۆ بابەتە بەسەرهێنرا، بەڵام دوجار هەمویان بە دەنگدانی زۆرینە بە شێوەیەکی ئاشکرا دەنگ لەسەر بەرگە بابەتەکان دەدرا. ئەوانە پەسەندکران و کراونەتە پرۆژەیەک بۆ بەردەمی کۆبوونەوەی گشتی کە ئەوانە ئەنجومەنی دامەزرێنەران و کەسانی کەیتیا بەشدار دەبێ، ئەوانش پاش پەسەندکردنی لەلایەنی ئەوانەوە دەخرێتە بەردەمی کۆنفرانسەکان. ناوی کۆمەڵی ئیسلامی چ ناوی ئەمیر و هەنێ بەرگۆ بابەتی چارەنووسازی کە و گرنگی کە وەکو ئیختیار هێڵراوەتەوە بۆ کۆنفرانس و کۆنگرە کە لە کۆنگرا ئەوانە بێگومان کە گەورەترین دەسەڵاتە لە کۆمەڵی ئیسلامیە ئەوانە ڕێیان لەسەر دەدرێ و یەکلایی دەکرێتەوە بۆ بڕیاری کۆنگرێش ملزەمێ بێ بۆ هەموو لایەک. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت پلان و استراتیژێکی ڕوون و تۆکمە دابڕێژێت تا بە شێواز و سیاسەتی ڕەسەنی خۆی وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن و داکۆکیکار لە مافی هاوڵاتیان 4 ساڵی ئایندا تێپەڕێنێت. بێگومان ئێمە پرۆژە و کارەکانمان بۆ 4 ساڵی ئایندەیە. 4 ساڵی ئایندە بێگومان کۆمەڵێ مستەجیدات و پێشاتی زۆر لە بەردەمانەیە و کۆمەڵی ئیسلامیش کار بۆ دەکا کە بەرەو فراوانتر بڕوا، کاری جەماوەری زیاتر کارەکانی خۆی بێتە ناو جەماوەرەوە. بۆیە دەمانوێت لەو قاڵبەی کە پێشتر تیابین فراوانتر بین. وەکو مامۆستا ژامازەی پێکرد ئێمە زۆربەی زۆری میکانیزمەکان دەمانوێت بگۆڕین بە بەرجێکە ئامانجەکانمان و لە چوارچێوەی شەریعەتە و لە چوارچێوەی بنەمانە گۆڕەکان ئێمە ئەوانە وەکو خۆی دەمێنێتەوە، بەڵام سوور لە میکانیزمی نوێ وەردەگرین و قەناعیشمان وایە کۆنگرە ئەو وێستگە دەبێت کە کۆمەڵی ئیسلامی لە ئەو هەنگاوی ئەو بارودۆخی کە ئێساتیایەتی وەرەو پێشتری دەبا. ئەوە دەکەینە پرۆژەی کاری 4 ساڵی ئایندەمان کە چۆن دەمانەوێت حکومڕانی لە هەرێمی کوردستانە چۆن دەبێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و حکومڕانێکی ڕەشید و سەرکەوتوو بێ. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی خۆماڵی ڕەسەنی کوردەواری هەڵقوڵاوی ناخ و هەناو و دابوونەریتی کۆمەڵگەی کوردەواریە و بە خوێندنەوەی بارودۆخ و ڕەوشی کوردستان مامەڵەیەکی هاوسەنگ بۆ پاراستنی دین و ژینی هاوڵاتیان دەکات. هاوکات کۆمەڵی ئیسلامی لە نێو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستاندا بە حزبی هەڵوێست و خاوەن مەبدە ناسراوە کە هیچ فشار و گوشارێک ناتوانێت لە ئامانج و بنەماکانی دووری بخاتەوە و بە هیچ بەخشش و ئیمتیازێک دەست لە مافی هاوڵاتیانی مافخورا و هەڵ ناگرێت. چاوەڕێش دەکرێت کۆنگرەی چوارەم بە ئاگۆڕینی میکانیزم و هۆکارەکان کۆمەڵی ئیسلامی لەسەر پاراستنی ئامانج و مەبەست و بنەماکانی تۆختر بکاتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.